سڵاو خۆشەویستان، خۆشحاڵم لە بڕگەیەکی تری وەڵامدانەوەی پرسیارەکان لە خزمەتتانە. بەڕێزێک لە کۆمنت بووی نووسیوم مامۆستا بۆچی گرنگی بە زاناکانی ئێستا ئەدرێت لە بواری یادگە، کەچی زانایانی پێشتر زۆر دەستیان باڵا بووە لەم هونەرە و خەڵکی پێشتر باشتر بوون لە یادەوەری. بەڕێزم لە ڕاستیە لە زمانی کۆنا پێویستیەک وای کردبوو کە خەڵک زیاتر متمانە بکە بە ئیش لەسەر یادگە بکەوە متمانەی پێ بکە و هەنێ جار باوەڕی ئەو کاتەوا بووە کە لەبەرکردنی زانیاری نیشانی ئەوەی ئەو کەسە زانایە. بەڵام ئێستاکە وای لێ هاتووە زۆری زانیاری وای کردووە زۆر ئەوەی کە زانیاری زۆر لەبەر بێ ئەمە گرنگ نییە، گرنگ توانای داهێنان کاریە، گرنگ توانای تێگەشتن لە ئاستێکی بەرزاواتە. زانیاریەکان زۆرن، تۆ زۆرترین زانیاری ببینیت و شتێک هەڵێنجێنی و بیرۆکەیەکی باشت هەبێ یان توێژینەوە بکەیت و شتەکان یەکدایی بکەیتەوە، ئێستاکە ئەمە گرنگە و لەبەر ئەمەش لە توانای فێربوونی کەسەکە پێویستی بە یادگە هەیە، بەڵام پێویستی بەو یادگەیە نییە دانیشەیە کتێب لەبەر بکات. و ئێمە لە ڕابردووە زۆرمان ئەزانین کە لە ڕابردووە زانایانێکی زۆر هەبوون کە نەس واتە دەقی بنچینەی زانستەکانیان لەبەر کردووە. بۆ نمونە لە زمانێک کە خوێندنی فەقیهەتی هەبووە، فەقیهێک دانیشتووە کۆمەڵێک دەقی گرنگی زانایانی پێشووی لەبەر کردووە، بەڵام لە ئێستا ئەم جۆرە خەریکە کاڵە بێتەوە، چونکە ژیانی ئەمڕۆ پێشکەوتنی ئەمڕۆ بە جۆرێکی کە ئەخوازێ ئێمە هەوڵی بۆ زانست بین. ئەوەی کە ئێستاکە گرنگە لە مەسەلەی یادگە ئەوەیە تۆ یادگەت باشکەی بۆ ئەوەی توانای فێربوونت زۆر بەرزکەیتەوە، نەک تەنها بۆ ئەوەی کە دانیشی کۆمەڵە تێکست لەبەر بکەیت. لە کاتێکە ئێستاکەش کەسانێک هەن بە دڵنیایی تێکست لەبەرەکەن بۆ بەلایەنەوە گرنگە و یادگە هەمیشە گرنگ بووە. بەڵام بۆچی ئێستاکە ئێمە گرنگی بە زانایانی سەردەمەین؟ وەکو هەموو زانستێکی تر وایە بەڕێزان، ئێستا پێشکەوتووە. ئێستا بۆ نمونە ئەگەر ڕێی 500 ساڵ لەمەوە پێشت بۆ بێنم لەسەر یادگە، شتێکی وا خزمەت ناکە لە چاو ئەوەی کە ڕای ئەمڕۆت پێ بڵێن، چونکە لە ڕابردووە زانستی دەروونزانی هەر خودی دەروونزانی بەو شێوازە نەبووە، واتە زانستی دەروونزانی زانستێکی تازەیە و بە تایبەتی لێکۆڵینەوەکانی مێشک و دەمار وای کردووە کە ئێستاکە ئێمە تێبگین تا ڕادەیە مێشکی مرۆڤ چۆن ئیشەکە و ئەوەی کە ئێستاکە ئێمە ئەزانین ئەو بوون ئەکەن. مەسەلەکە ئەوەیە زانایان لە ئێستا شارەزاترن لە دەرونی مرۆڤ هەتا لە ڕابردووە، واتە لە ڕابردووە ئەگەرچی تۆ کەسانێکە هەبوو بێ وەکو با بڵین ئیمامی شافعی یان وەکو ئیمامی بوخاری، ئەمانە خاوەنی یادگەیەکی زۆر باش بوون، بەڵام توێژەرێکی دەرونی نەبووە، واتە زانایەکی دەرونی نەبووە بڕوا توێژینەوە لەسەر ئەمانە بکە، بزانێ ئەمانە چۆن ئەو هەموو شتە فێرە بن، چۆن ئەو هەموو شتە لەبەرەکەن، چۆن ئەو هەموو فەرمودەیە لەبەرەکات. یان کەسانێکی زۆر هەموو قورئانیان لە ماوەیەکی کەما لەبەر کردووە، توێژەرێکی دەرونیمان نەبووە، زانایەکی دەرونیمان نەبووە، لێکۆڵینەوەی دەرونی لەو ئاستانە بووە بزانرێ ئایا چی ئەگوزارێ لە مێشکی ئەم کەسانەدا. واتە ڕاستە کەسی بەتوانا بوون، بەڵام ئەگەر تۆ بشتویتایە بۆ لایەن ئەوان هەرنیان ئەتوانی بە تۆ بڵێن تۆ ئەبێ وا بکەی بۆ ئەوەی زیرەک و بەتوانابیت. تەنها کۆمەڵێشتی زاهیری هەبووە، تەنها ئەوەیان پێوتووی تۆش وەکو ئەو زۆر سەعی بکە، تۆش وەکو ئەو زۆر دووبارەی کەرەوە، تۆش توی وات کردو، بەڵام هیچ ئەنجامێکی نایەوە بەدەستەوە. کەواتە ئێستاکە زانستی دەروونزانی، زانستی دەمار لە ئاستێکایە ئەتوانێت پێمان بڵێ ئەم نەفەرە ئەم شتەوا فێرە بێ بە خێرایی لەبەروی لە مێشکیا ئاوا ئەکات، بەڵام لە کۆنا ئەمە نەبووە، بۆیە بە دڵنیایی ئەبێ پشت بە زانستی سەردەم و زانایانی سەردەم ببەستین. هەروەها ئایا لە ڕابردووە خەڵکی بەتوانامان زیاتر بوو یا لە ئێستا؟ بەڕێزان، ئەوەی ئێستاکە شارەزایەکی بواری یادگا ئەتوانێت لە ماوەیەکی دیاریکراوە بیکات وەکو ئەوانی کە ئەچنە ئۆلۆمپیاتی یادگا،
ئەستەمە کەسێک لە ڕابردووە توانی بێتی ئەوە بکات. بۆ نمونە تۆ دەخولەک ئەگەر دابنی بۆ کەسێکی وەکو هاری لۆرێنس یان دۆمینیک ئۆبرین بڵی ئەمە زانیاریکی زۆری لەبەردەستە بەس دەخولەکە هەیە دەستکە بە لەبەرکردن و ئەوەی ئەو بەو دەخولەکە لەبەریەکە هیچ کەس لە ڕابردووە نەیتوانیوە بە دووسێ دەخولەکیش ئەوە بکات. بۆ نمونە ئەگەر من دانیشم وشە لەبەرکەم بەو خێرایی کە من وشەکان لەبەرەکەم کەم کەس هەیە هەر بە ویراسی زیرەک بێت و بتوانێت بەو خێراییە وشەکان لەبەرکەوە. من ئەوم چەندین جار تاقی کردوێتەوە و خەڵکانێکی زۆر زیرەکیش کە بەشداری خولی یادگایان کردووە یەکسەر زانیویانە، یعنی ئەو ناتوانێت لە لەبەرکردنە بەقەد کەسێک کە خولەکەی خوێند و تەدریبی کردووە بەقەد ئەو بتوانێت بە خێرایی زانیاریەکان لەبەر بکات، چونکە تەکنیکی هەیە، شێوازی هەیە، ڕاهێنانی هەیە کە کەسێک ئەگەر هەر بە ویراسی خۆی زیرەک بێ هەر چەنە بەتوانابێ ناتوانێت ئەو سنوورە تێپەڕێنێت. ئەتوانی بۆ شارەزایی زیاتر بۆ ئۆلۆمپیاتی یادگە بگەڕی کەسانێک هەن لە ماوەی چەند خولەکی کاشتانێکی زۆر ئەتوان بە یادیان بسپێرن کە ئەستەمە لە ڕابردووە کەسێک توانی بێتی. هیوام وایە وەڵامەکەم بەشی ئەوە ڕوونم کرد بێتەوە کە بەڕێستان ئەو پرسیارەتان کردووە وەلاتان ڕوون بێ کە هۆکارەکە بۆ ئەمانە گەڕێتەوە باس.